کاربین عومەر هونەرمەندێکی شاری هەڵەبجەیە وە خۆی دەڵێت یەکەم هونەرمەندە لە کوردستاندا لەسەر کریستاڵ وێنە هەڵدەکۆڵێت. دەشڵێت کریستاڵ هەڵە وەرناگرێت و کارکردن لەسەری هەستیارە. کاربین ئاوارەبوونی لە کیمیابارانکردنی هەڵەبجە لە یەکێک لە کەمپەکانی ئێراندا کردوویەتی بە هونەرمەند. یەکەم کاری هونەریشی لەسەر کاغز بووە بۆ پێدانی هیوا بە ئاوارەکان. سەرەتای کاری هونەریمە گەڕێتەوە بۆ ساڵی 1970 کە ئەو کات دوای کیمیابارانی هەڵەبجە ئاوارەی ئێران بووین، لەو ئۆردوگایە بووین، خەڵک بێتاقەت بوو، هەرە خەوت و هەڵەسا و لەبەر خێمەدا ئەنیشت. ئیتر من خۆم بۆ خۆم دەسمدایە وێنە کێشان، ئەویش بە کۆمەڵێشتی سەرەتاییەوە دەسم پێکرد. کارەساتی هەڵەبجە یەکێک بوو لەو کارەساتانەی کە ناخمی هەژاند، یعنی پێی گەیاندم لەم بوارە هونەریە کە ئێستا خۆم دەسم داوەتێ و ڕۆژ بۆ ڕۆژ بیر لە شتی کاکەمەوە کە گەشە بەلایەنە هونەریەکەی خۆم دەم. سلام علیکم کاک ڕزگارگیان باشی کاک ڕزگارگیان شتێکمانەوێ بزانین لای تۆ دەسەکەوێ. وڵایی لە خزمەتە مامۆساگیان ئەوە شتێک کە بۆ خۆت. هیچ شوێنێکی تایبەتی بۆ کاری هونەری نییە. لە ماڵەکەی خۆیدا کار دەکات. بە پێی تایبەتمەندی و قەبارەی شوشەکە وێنەکان هەڵدەکۆڵێت. کە هاتمە سەر ئەوەی کە ئیش لەسەر شوشەی کریستاڵ بکەم لە ساڵی 2015 بوو. ئەویش ئیتر لای پارچەی شوشەم پیا کرد کە بیرم لێ کردەوە ئیش لەسەر ئەو شوشە بکەم، بەس وەک ئیشکردن لەسەر ئەو پارچە شوشەیە من کردم، ئیتر شوشەکەش وای هەڵەگرت کە ئیشێکی کیمیابارانی هەڵەبجەی لەسەر بکەم. ئەو ئیشکردن لەسەرم شوشایانە بە حەقەت ئەو دەستگایەی من ئیشی پێکەمەوە دەستگای ئیشی وێنە کێشانی. ئەگەر هەر کەسێک لە بواری هونەری شێوەکاریە شارەزایی هەبێ هەر بەس دەستگاکە ببینی ئەزانێ دەستگاکە ئیشی وێنە کێشانیە. جیا لە کاری کریستاڵ لە ئێستادا کاری هونەری لە باخچەی ماڵاندا دەست پێ کردووە. وەک خۆی دەڵێ زۆربەی کەرەستەکانی لە شاخەکانی هەوراماندا دەست دەخات. یەکێکە لەو ئیشانەی کە لە حەوشەکەی خۆمانە کردومە، بەڵام بۆ هەندێک شوێنیش ئیشم کردووە وەک لە بواری جوانکاری و ڕازاندنەوە و ئیشی فەوارە و فوارە و شتیوە حەزم لێیەتی ئیش بکەم. کاربین عومەر ئەگەرچی دەرچووی هیچ ناوەندێکی هونەری نییە، لە یەکێک لە ناوەندە هونەریەکانی کوردستاندا نمایش بکات. دەشڵێت لە ڕابردوودا زیاد لە 17 پێشەنگای هونەری کردووەتەوە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.